ساڵ تێپەڕی و تۆ هەرماویت، تۆیان لە دوای خۆیان بەجێهێشت. چرچ و لۆچیەکانی ڕوخسارت مێژوویەکی پڕ لە ماندوویەتی لەنێو خۆیدا حەشارداوە. بڕینی بست بە بستی خاچی کوردستان پیری کردووی. هەر لۆچێکی سەر نێوچەوانت ئەوە لە تابلۆی ژیان وێنا دەکا کە چەندە ئازاری بوون و بەخێوکردنی کچ و کوڕانت دیوە. ڕق و شی دەستەکانت ڕەنگدانەوەی ناڕازی بوون تەبەوەی کە ئەو قرت نەدەگرت لە نێو چوار دیواری ماڵدا ئابڵقە بدرێ. تۆ هەمیشە لە دەرەوە بووی، بەوە ڕازی نەدەبووی کە لە پیاوانی دەیەکەت کەمتر بی. تۆ ئەو کارانت دەکرد کە کەم پیاو هەبوو بۆی بکرێ. بەم شێوەیە بەردەوامیت بە کاروانی ژیانی کوردەواری دەدا. ئەو کاروانەی کە زۆر بە زەحمەت وەڕێ دەکەوێت. ئەو کاروانەی ڕێگاکەی شاخ و هەڵدێر و دۆڵ و ڕووبارە. بەڵێ ئەم کاروانە بێ قوربانی ناگاتە جێ. کاروانێکی سەیر شیرینە مساخە همه رازی لبه شیری اقداماتی نبروشش حت روش بیان بریکده کوڕێکش بر سادا هەوا بی سار بی سارمایە لێدا شیر نەبی ئەس بدمێ اش بر سادا دەستێمە دەڕق. The baby has died from gastroenteritis and pneumonia. According to the only doctor, refugee, he was suddenly dead left by their relatives. They had to open giving their هەندێ جار لەو پەڕی ئامادەیی بۆ وەڕێکەوتن، هەندێ جاریش لە حەشمەتی بێکاروان سەرایی کڕدەکەوت. قڵشی پاژنەپێیەکانت چین چین بەسەر یەکەوە کەڵەکە بوونە. تەوافت بەنێو کوردستان داوای لێ کردووە بە جۆرێک تەنانەت ناسنە نێو پێڵاویشەوە. بۆیە بەناچاری پێیەکانت لە نعل هەڵدەکێشە. دەزانم پێیەکانت چڕکا بەریەکی لەگەڵ ئەو خاکە کردووە بەو ئومێدەی بتگەێنێتە مەنزڵگایەکی ئارام. خاک توانیوێتی پێڵاوەکانت بڕنێ، توانیوێتی گازیش لە پێیەکانت بگرێت، تەنانەت خوێن و ئاوی لێدا بچۆڕێنێ، بەڵام نەیتوانیوە تۆ بوەستێنێت. تۆ بەردەوامی. Yürü tamam. Hadi biz alalım tamam. بچه داره بچه Yürü. مهارا چه احمقه ما دبی کجی Tamam yürü. Hacı bir saniye lütfen. Yürü. هێی ئەی ڕۆژگاری ژیانی دایکی کورد، تۆ چیت بەسەرهێناوە؟ غەم و حەسرە دوای لێکردووی کە تاڵی قژی ڕەش و بسکە ڕەشماریەکەت بەسپێتی و ڕۆژگاری ڕەش ببەخشی. دەزانی تا ئێستاش پیری نەیتوانیوە جوانیەکەت داپۆشێ؟ بەڵام ئەی ژیان تۆ چیت بەسەری ئەو هێناوە؟ مەگەر تۆ لە بیرت کرد کە چۆن بوو کاتێک کە منداڵ بوو باوشی زیاتر لە براکانی نازی ئەوی هەڵدەکرد، دەیگوت کچەکەم خاتوونە و ماڵداریم بۆ دەکات. ئێوە چیم بۆ دەکەن؟ کاتێک کوردستان بەشێک لە جوانیەکەی بە تۆ بەخشی و
باوکت لە نێو خەڵکیدا شانازی بە نازاری تۆوە دەکرد لەوە دڵنیا بوو کە کوڕە لاوێکی ڕەسەن و خانەدانت بەنسیب بێ ئەو کاتانەی بە گۆزەی سەرشانتەوە وەڕێ دەکەوتی بۆ سەرکانی دایکت دەیگوت چاوی حەسوودان کوێر بێ نازدارەی دایکێ هێندە جوان بووی حەوت برا و حەوت ئامۆزا ببوون بە پەرژین بۆ جوانیەکەت خەباتی تۆ لە دروستکردنی کوردستانێکی بچووکەوە دەستی پێکرد کە ماڵەکەت بوو تۆ کوڕەکانت فێری جوامێری کرد و ئەوە تێگەیاندن کە کوردستان دوژمنی زۆرە و دەیانەوێ خاوەندارێتی بکەن سوارد من ميدانا سر بلند و سنگ فربون سون داوام بخاک و هیبیا و دل زار و کابون او پیروزی و رومتا بابو طالبون صداك فرمانده صداك ورقراتك خەمەکانی خەبات ڕێگەی نەدا پشوو بدەی دیمەنی ویژدان هەژێنی پێشمەرگە شەهیدەکان نەیان دەهێشت تۆ بێ پرسە و شین بیت تەنانەت پرسەکانیشت لە کاتی خۆیاندا بێدەنگ بوون تۆ نەدەتوانی بە بەشداربووانی پرسەکەت بڵێی گەلۆ من تازیەبارم جا هەر بۆ خۆت دەگریایت و گریانت نەدەوەستا بە جۆرێک چیا و ئەرز و ئاسمان حاڵی دەبوون لە نووزە و گریانە نهێنیەکانت ئەوانیش لەگەڵ تۆدا بەشداریان دەکرد تاوەکو پرسەکەت بەگوێی جیهان گەیشت و تێیدا دەنجیدایەوە هەندێک جار دەدویست بەحەسەیتەوە دەتگوت با شەهید بن کوردستان شایەنی خوێنی ئەو شەهیدانەیە جا پرسە و شین لە میوانداری تۆ تێر نەدەبوون بە بەردەوامی لە دەرگای ماڵەکەتیان دەدا تەمەنت تەمەنی شۆڕشە هاوچەرخەکانی کووردە تۆ بەشی خۆت لە غەم و حەسرەت بە هەر شۆڕشێک بەخشیوە دوای چاوەڕوانیەکی زۆر چاوەکانت بە ڕاپەڕینەکانی کوردستان ڕووناک دەبوون تۆ سەرتاپای لاوێتیەکەت دەگەڕاندەوە وەکو جاران عەیار و شۆخ دەبوویەوە تۆ هەلهەلەی سەرکەوتنت لێدەدا تۆ گرەی لەوەندیەکەت دەکردەوە بەدەم ڕاکردن و سەماوە بەرەو ئەمنی دهۆک دەچوویت بۆ ئەوەی تۆڵەی کوڕە شەهیدەکانت بە چاوی خۆت ببینی کە تەواوی تەمەنت چاوەڕێی بووی سەرکەوتنەکان زۆر درێژەی نەدەچێشە تۆ چەندین جار لە بێکەسی کوردان شایەتی هەرسی سەرکەوتنەکانی کورد دەبووی هێشتا ئاوازەکانی کاوێس ئاغا لە ناو گوێیەکانتدا دەزرینگێتەوە کاتێک باسی شۆڕشی شێخ مەحموود لە سلێمانی دەکرێت نەک هی شێخ مەحموود بەتەنیا شۆڕشی شێخ سەعیدی پیران لە باکووری کوردستان کاتێک کە لە سێدارەدرا کۆمار کوردستان ئەو کاتەی کە قازی هەڵواسترا مەلا مستەفای بارزانی کە لە دوورە وڵاتی بەدەم خەم و حەسرەتی نسکۆی شۆڕشەوە ماڵ ئاوایی لێکردین وەزە سەرێ بێس بەکە نابینم قەیمەزێ کوردی لێنێ خودۆ لێ هەست پێ وەخلە وەرە دلێم هۆی دلێم هۆی دلێم
آده ورخوزانه 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 دوای ڕاپەڕینە مەزنەکەش کە بە کۆڕە و کۆتایی هات نەوەستا. تا کۆڕەوی شنگال. دواتریش کۆبانێ. هەرچەند سەرکەوتنی مەزنی مێژوویی هەبوو بن، بەڵام مەخابن کۆڕەوی مەزنیشی بەدواوە دەهاتن. تۆش کەوتیتە سەر ڕێگای کۆڕە و ڕێگای سنوور بگرە بەر، هەر وەک هەمووان و هەر وەک جاران. دەگوترێت کە هەر ماڵبارکردنێک ماڵ وێرانیەکە. ئەی ئەگەر ماڵ و حاڵ بەجێهێشتن بێت دەبێت چی بێت؟ ڕاکردن لە مردن بەرنگار بوونەوەی بارودۆخ لە لای مرۆڤ دەخڵقێنێت. ئێوەش لە هەموو بارودۆخێکدا لە مردن ڕاتان کردووە. لە بەفردا ئێوە و بەفر لێک جیانە دەکرانەوە، هەردووکتان سپی. لە زستاندا ئێوە و قوڕ. لە هاویندا ئێوە و تۆز ئاوێتەی یەک دەبوون. هەموو ساتەکانی لای ئێوە وەک یەک لێ دەکرد. هێزەکانی پاراستنی سنووری وڵاتان بەرەو ڕووتان دەوەستانەوە. کاتێک کە ئێوە دەگەیشتنە سنوورەکانیش، سنوورەکان بەڕووی ئێوەدا دادەخران. هەمیشە ئێوە بۆ خەڵکانی تر جێگەی مەترسی بوونە. ئێوەی بێوڵات کاتێک کە ڕادەکەن وڵاتان لە ئێوە دەترسێن. تۆ زۆر تند و تۆڵی، هەروەک لاوێتیەکەت بۆ گەڕابێتەوە. کەس و کارت باوەڕ ناکەن ئەمە تۆی کە بەم شێوەیە ڕێگا دەبڕی. کاتێک کە کۆڵەکەی هەمووان لەسەر پشتیان دەکەون، کۆڵەکەی تۆ ناکەوێت تاکو و نەیگەیەنیتە مەبەست. دەگەیشتە شوێنی مەبەست، دوای 10 ڕۆژ لە شوێنەکەت دەردەچوویت. 8 لەو ڕۆژانش بە پێدەڕۆیشتی. تەمەنێکی درێژت بەڕێ کرد بۆ ئەوەی قۆناغێکی نوێ لە ژیانێکی نوێ لە تۆماری تەمەنت بنووسی. وێڕای سەختی ڕێگا قوربانی زۆرن. مردن هەندێک لە ئەندامانی خێزانەکەتانی لێسەندۆتەوە. هەندێکیشی بێسەر و شوێن بوونە، ئێوە نازانن چیان بەسەر هاتوو. هەندێکیشیان تاکو ئێستا نەیان توانیوە باوەڕ بکەن بەوەی کە بەسەریان هاتووە. هەوڵ بۆ خەوێکی بێ بنەما دەدەن بۆ ئەوەی کاتێک وریا دەبنەوە بەڵکم ئەو ڕووداوە تەنیا خەونێکی ناخۆش بوو بێت. بەڵام خەونی ناخۆش لای ئێوە هەمیشە بوونەتە ڕاستی. ئەم بێسەروبەرین ئاف پیسە ترکژین زادینا ئاوێژن هەند دەرمانە و
أبد هي علاجي بتشكت محمي مرن دستي مدى قالك خلقت مرن نبين شفا قروجة كده حفتي وتشتك مروف مرن. تۆ زۆر بە ئاسانی خۆت لە کاری ئاوارەیی هەڵدەقورتاند. کاریش چوونە بەرەولای ئۆتۆمبیلەکانی ئازوقا، کۆکردنەوەی دارە، هێنانی ئاوە، کۆڵکردن و جل شۆردنە. ئەو دارانەی کە تۆ بۆ داگیرساندنی ئاگر و گەرمکردن و کوڵاندن دەیهێنی، پیاوان گیریان پێوە دەخوارد. تۆ گرنگی خۆت بەباشی لە کۆڕە و دیاری کرد. تۆ ڕۆڵی خۆت بەباشی دەجێڕا. بەڵام گەنجێتی جارانت نەماوە. ئەو کاتانەی کە هەڵدەهاتن و دەچونە ناو کولانەکان لەبەر تۆپ و تەیارە، ئەو کات گوندنشینان ستایشی تۆیان دەکرد و پێیان هەڵدەگوتی و دەیان گوت شێرە ژنە شێرە ژن. تۆ هەرویستت خۆت لەبیر بکەی کە تۆ بە تەمەندا چوویت و هەندێک نیشانەی پیری خۆی لە نێوچەوانتەوە گرتووە. بۆ تۆ زۆر ناخۆش بوو ئەو کاتێک کە کوڕەزاکانت پێیان دەگوتی دا پیرە هەموو گەنجێتیەکەت دەهاتە بەرچاو و دەتگوت دایکی ئێوە پیر بێت باشە. کوڕەکانت وایان دەزانی تۆ گاڵتە دەکەیت، نەیان دەزانی تۆ ناتەوێ هیچ کەس پێت بڵێت تۆ پیر بوویت. بەڵام پیری خۆی نیشان داوی و ئەزمونێکی دەوڵەمەندی پێبەخشیوی کەچی نەتدەویست لاوێتیەکەت لەبیر بکەیت، نەتدەویست بەحەسەیتەوەش. هەر بۆ خۆت دەتگوت ژنی کورد هەموو کات دەیەوێت خەبات بکات. شارع خوا بپارێزێ وێ ڕۆژنەتاری بسەر مەدەهەنە وەرن ئەم ڕۆژێ تاریفانن بەلە ڕۆژێ تاری بسەر مەدا تێنە و ئەم نزانن وێ هیچ چیژی ببێ. هیچ کات بەقەد ئەو کاتە زیاتر پێویستی بە خەبات نییە. جا خەبات بکە بۆ ئەوەی پیری لەبیر بکەیت. تۆ بەلای ئەو بۆشاییەوە دەچوویت، لای سینی جەندرمەکان دەوەستایت. چاوت لە هاوکاریەکانی خێرخوازان بوو بۆ ئەوەی بۆ خانەوادەکەتی بێنیت. جەندرمەکان ڕێیان لە خەڵک گرتووە، ناهێڵن ملی ڕێ بۆ ئەو شارە بگرن کە لێوە ئاوارە بوون. وەک دیوار لەسەر ڕێگا وەستاون، تفەنجیان بەدەستەوەیە هەر وەک چۆن بڵێیت دەچن سەنگەرێک دەسەنن. هەندێک جار دەیانویست زیرەکی خۆیان بە دیار بخەن، تفەنگەکانیان لە شان دەکردەوە، زۆر جاریش گولەیان بە سەرسەری خەڵکەوە بەردەدا. هەندێک جاریش یەکسەر بەڕووی خەڵکەوە دەیان تەقاندن و بەریان دەدانەوە. تۆ لەوێ بوویت، شەپۆڵێکی هەڵاتن بەو خەڵکە کەوت و بەرەودواوە گەڕانەوە. خەڵک هەڵدەهات و تۆ دەمایەوە. ئەو جەندرمانە تۆیان دەبینی و وەک چیایەک لە شوێنی خۆت ناجوڵەی. پێی خۆی بەرز دەکردەوە. نا، وامەکە. ئەو پێڵاوە بۆ بەژنی دایکم بەرز مەکەوە. نزیکی ئەو سینگەی مەکە. ئەو نازدارە زامداری مەکە. ئەو قەباحەتە نەکەی. 6 ساڵ مەخەرە ژێر ئەو پێڵاوەوە. لەسەر خۆ ئەوەندە خۆت بێڕێز مەکە. وای کرد. تۆی پشتەوە پشت بەردایەوە و لە زەوی دایت. لە بەرچاوی هەموو جیهان کەسێک هیچی نەکرد لە بێ خاوەنی خۆتان. لە تەرازووی سیستەمی جیهاندا پۆستاڵی جەندرمە و سەرباز و جوندی و پاسدار لە سنجی تۆ بەڕێزترە.
هوسینگ بری 14 سالا چیمنکا زوزانا بو چیمنکا زوزانا بو هلال سور هر دو ملا سما دکر هوسینگ بری 14 سالا زنارکا لالشی بو زنارکا لالشی بو همی چغال گروش هلا دروش آوا تواب دکر هوسینگ بری 14 سالا رومه تمالا گرام بو سینگو دلی حفت براجی ربر جامبو لاوکی کرد پاوان کرو دلی خود سر گیره آلا هوسینگ بری 14 سالا هوسینگ بری 14 سالا هوسینگ پشتی 14 سالا دو کویال سر دادا وای کلاش خیل دا هفزار و کان جیجه و خال 14 جارا لبونی هار 14 جارا